لە ڕۆژی کەمکردنەوەی بەکارهێنانی مادە پلاستیکەکان هەڵمەتێکی پاکردنەوە بۆ باخی گشتی و پارکی ئازادی سلێمانی بەڕێوە دەچێت با بەشداری ژمارەیەک ڕێکخراو و چالاکی بواری ژینگە لە ژێر سەرپەرشتی بەڕێوەبەراتی باخچەکان لە ڕۆژی کەمکردنەوەی بەکارهێنانی مادە پلاستیکەکان. چالاکێک ئێستا لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و دەچمەلای پەیامنێرمان ڕاستی حەمەئەمین ڕاستی سڵاوت لێبێت. چالاکیەکە چییە و بە گشتی چەند شوێنی گشتی شاری سلێمانی دەگرێتەوە؟ لێەوە کە کارزان سڵاو لە بیرەکانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی مادە پلاستیکیەکانە بەهۆی ئەوەی کە زیانێکی زۆری هەیە بۆ تەندروستی هاوڵاتیانەوە بۆ تەندروستی ئەو بەکارهێنەرانی لێرە چالاکی بەڕێوە ئەچێت. ئەم بەڕێزانی کە ئەبینن چالاکیەکەیان با سپۆنسەری هایپەرمارکێتی کارفورە بە بەشداری دەیان ڕێکخراوی چالاکی بواری ژینگە. چالاکیەکەی ئەمان ئەوە بووە کە لە باخی گشتی و هەڵمەتێکی پاکردنەوەی کوچە و شەقامەکانیان دەست پێ کردووە بەوەی کە هەڵگرتنەوەی مادە پلاستیکەکان و پاراستنی ژینگە لەو مادە پلاستیکیانە ئێستا گەشتونەتە پارکی ئازادی لێرەوە ئێستاکە دارێکیان چاند و چارەکیەکان بەردەوامە بێت لەسەر ئەوەی کە هەڵمەتی ئەوەیان هەیە کە هاوڵاتیان دوور بخەنەوە لە زیانەکانی مادە پلاستیکەکان. من میوانێکم لەگەڵدایە کاکسامان سڵاو لێبێ تەشریفێتەوە پێیان بڵێ ئاماژتان چییە لە کار و چالاکیەکانی ئەمڕۆتان؟ بەڵێ دیارە ئەمڕۆ لای هەمان ئاشکرایە ئەمڕۆ ڕۆژی بەڕەنگاربوونەوەی بەکارهێنانی مادە پلاستیکەکانم بۆیە ئەمڕۆ هاپەرمارکێتی کارفور بە هاوکاری ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەم ئەمڕۆ چالاکێک ئەنجام درا. چالاکە بریتیە لە هەڵمەتی پاکردنەوەی مادە پلاستیکەکان لە پارک و شوێنە گشتیەکان لە باخی گشتی سلێمانی دەستی پێکرد لێەوە بە هەڵمەتەکە هەتا گەیشتە پارکی ئازادی لێرانە بەردەوامە. ئامان زمان لەمە خۆشیاکردنەوەی هاوڵاتیانە کە بۆی کەمتر مادە پلاستیکەکان بەکاربێنن هەروەها بۆی هاوڵاتیان وشەکەینەوە لە زەر و زیانەکانی مادە پلاستیکەکان. باشە ئەمڕۆ ئێوە کێ بوون ئەم چالاکیتان ئەنجامدا و چالاکیەکانتان تا چنی کە بەردەوام بێت و هەنگاوی دیکەی هەیە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ لەگەڵ کارفورە ڕێکخراوی ئایندە و پاراستنی ژینگە چەندین ڕێکخراوی تر گروپە جیاجیەکانی و قوتابیان خوێندکاران و گەنجان و مناڵانیش کە بۆی فێرە کاری ژینگە پارێزیە بکەین لەگەڵمانە بەشدارن. چالەکەکە بێمڕۆ ناوەستێ ئەمە لە ڕۆژانی ئایندەدا هەڵمەتی وشیاریمان هەیە بۆ ئەوەی دەمەوێت ئەم پرسیارە لە میوانەکەت بکەی ئەم پلاستیکانە کە کۆ دەکرێنەوە ئەوان چۆن بە شێوازێکی تەندروست دواتر لە ناویان دەبن و ئامۆژگاری ئەوان چییە بۆ هاوڵاتیان کە ئەو ڕێگە تەندروستێک کە ئەوان کۆی دەکەنەوە دواتر لە ناویان دەبن ئەوانیش بیگرنەبەر؟ ئەم مادە پلاستیکیان لێرە کە کۆی دەکەنەوە دوای تر چی لێکەن و چۆن وای لێ دەکەن کە زەوی لە زیانەکانی بە دوور بێت؟ بەڵێ دیارە ئەم مادانە کۆکرێتەوە دیێرانە هەموو ئەدرێ بە کارکەی ڕیسایکلینەکان کە دووبار ئەم مادانە بەکاردێتەوە مەکە لە هەڵمەتەکەیە کۆکرێتەوە ناستوێنرێ ناکرێتەوە ژێر زەوی جارێکی تر ڕیسایکلین نەکرێت دێت کارگەکانی ڕیسایکلین بۆی دووبارە ئەم مادانە بەکار بێتەوە بەداخۆ وشیارە لە لای ئێمە نییە کە ئەم مادە پلاستیکیان جارێکی تر بەکار بێتەوە یاخود کارگەکانی ڕیسایکلین لە لای ئێمەش هەزۆزەکەمە. حەمامی پێامنێری پیام لە شاری سلێمانیەوە هیچ کاتم نەما. سوپاس بۆ زانێرەکانی خۆت و میوانەکەت. ئێوارێکی شاد بۆ گەشت لایەک خواتان لەگەڵ.